ڕێنمایی زەوی وەرگرتن نێردرا و لێخۆشبوونەکەش هەفتەیەکی ماوە. سڵاوتان لەبێت و هەواڵەکانتان پێشکەشەکەم. کاتی ئەو فەرمانبەرانەیە دەمێکە بە تاسەی بینینی ئەم ڕۆژەوە بوون. شارەوانیەکانی سلێمانی ڕێنمایی پڕکردنەوەی فۆرمی وەرگرتنی زەوی بۆ سەرجەم شارەوانیەکانی سەر بە بەڕێوەبەرایەتیەکەی نارد. هەر کەسێک سوودمەند بوو بێت لە وەرگرتنی زەوی مافی پڕکردنەوەی ئەم فۆرمەی نییە. ئەمە دیارترین ڕێنماییە. ئاوات عەلی وتەبێژی بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکانی سلێمانی بە 1964 وت فۆرمەکەمان سێ ڕێنمایی لەخۆ دەگرێت و پێویستە بە سێ نوسخەی دەستنووس پڕ بکرێتەوە و بگەڕێنرێتەوە لیژنەکانمان. نەخۆشخانەی هیوا دەڵێت باوەڕ بە هیچ ئامارێک مەکەن تا لە زاری خۆمانەوە نەیبیستن. ئەوەش لە کاردانەوەی قسەی پزیشکێکە کە لە پۆستێکدا لە فەیسبوک نووسیوێتی لە 8 کاتژمێردا 900 نەخۆش داخڵی نەخۆشخانەی هیوای تایبەت بە شێرپەنجە کراون لە سلێمانی. ئەو پۆستا لە فەیسبوک ئەم دەستە ئەو دەست دەکات. پزیشکەکە جگە لە پێدانی ڕێنمایی هۆشداری ئەوەی داوە نەخۆشیەکە تەشەنە دەکات. بەڵام نەخۆشخانەی هیوا لە زاری بەڕێوەبەرەکەیەوە دەڵێت ئەو کەسە قسەکانی زانستی نییە و پزیشکی ئێمەش نییە. لێخۆشبوون بە ڕێژەی لە 120 لە بڕیپارەی کەڵەکەبووی پسوڵەی کارەبا تەنیا هەفتەیەکی ماوە و لە دوای سیوێکی حوتی 2024 لێخۆشبوونەکە نامێنێت. بە گوێرەی ڕێنمایەکانی داشکاندنەکە ئەگەر هاوڵاتیەک 800,000 کرێی کارەبای قەرزار بێت و بە 4 قیست بیداتەوە هەر قیستێکی دەبێت بە 200,000. بۆیە ئەگەر ئێستا قیستێک بداتەوە 160,000 لێوەردەگیرێت و 600,000 قەرزی لەسەر دەمێنێت. لە کاتێکدا ئەگەر بڕیارەکە هەڵگیرا دەبێت کرێی قەرزەکەی مابێتی بەبێ داشکاندن ڕادەستی بکات. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.